دوای 15 ڕۆژ مانگرتوەکانی سلێمانی مانگرتنەکەیان هەڵپەسارد. ئەمەش بەمانای ئەوە دێت ئیتر لەمڕۆوە دەست لە مانگرتن هەڵدەگرن و مانگرتوەکان بۆ چارەسەر گواستراونەتەوە بۆ نەخۆشخانەی شار و چەند ڕۆژێک لەوێ دەمێننەوە تا هێزیان دێتەوە بەر. سڵاوتان لێبێت لە ماوەی 15 ڕۆژی ڕابردووی مانگرتنی مامۆستایان و فەرمانبەران چی ڕووی داوە لەلایەن مانگرتوەکانەوە لە ناو خێمەکەیانەوە لەلایەن پشتیوانیانەوە لە خەڵکەوە من ئێستا بۆتان دەگەڕمەوە. ڕۆژی 28/1/2025 سیانزە مامۆستا و فەرمانبەر مانگرتنیان ڕاگەیان و چوونە بەردەم ئۆفیسی نەتەوە یەکگرتوەکان لە سلێمانی. لەوێ خێمەیەکیان هەڵدا و ڕایان گەیان مانیان لە خواردن گرتووە و دەست هەڵ ناگرن تا ئەو کاتەی داخوازیەکانیان جێبەجێ دەبێت. داخوازیەکانیان تەوتینکردنی موچە، پێدانی موچە لە کاتی خۆیدا پلە بەرزکردنەوە بوو کە لە ساڵی 2016ەوە پلە بەرزکردنەوە ڕاگێراوە. سێم ڕۆژی مانگرتنەکە وەفدی هەرێم لە بەغدا ڕایگەیان گەیشتوونەتە ڕێکەوتن و چارەسەری موچە دەکرێت لەم ساڵدا، بەڵام مانگرەکان دڵیان بەمە ئاوی نەخواردەوە. ڕۆژەکانی سەرەتا خەڵک ناوە ناوە و پەیتا پەیتا دەچوون بۆ لای مانگرەکان و پشتیوانیان دەکردن و چاوی میداکانیان لەسەر بوو. لەگەڵ تێپەڕبوونی کات ئاستی پشتیوانیەکە زۆر زیادی کرد بۆ مانگرتوەکان. ڕۆژ بە ڕۆژ دۆخی تەندروستی مانگرتوەکان تێک دەچوو. چەند تیمێکی تەندروستی بە دیاریانەوە بوون و ئاگایان لێیان بوو، مغەزی و ئاویان بۆ هەڵدەواسرا تا جەستەیان شەکەت نەبێت. بەڵام ئەوەش دادی نەدان و هەندێکیان چەند جارێک بە ئەمبوڵانس گواسترانەوە بۆ نەخۆشخانە. ڕۆژ تێپەڕی و خێمەی مانگرتوەکان دەبووە مەنزڵی دەیان هونەرمەند و کەسایەتی و کاسبکار و خەڵکی شار هەموویان ڕوویان لە مانگرەکان دەکرد. ئەو هونەرمەند و ڕۆژنامەنووس و یاخود کەسایەتیانە دەچوون پشتگیری خۆیان بۆ مانگرتوەکان دووپات دەکردەوە. ئەمەش گروتینی معنەوی دەبەخشیە مانگرەکان. ئەم مانگرتنە بۆ خەڵک نامۆ بوو، چونکە لە ساڵی 1991 چالاکی لەو شێوەیە ڕووی نەدابوو لەو کاتەوە تاوەکو ێستا لە سلێمانی. ئێوە دەزانن لە ڕۆژی 5/12/91 لە شاری سلێمانی 25 گەنج لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان مانیان لە خواردن گرت. داوای پاراستنی کوردیان دەکرد. ئەو کات هەزاران کەس چوون بەرەو پیریان. ئەم چالاکیە هەر ئەو کات لە 91 لە کەلاریش ئەنجام درا. با بگەڕێمەوە سەر مانگرتنەکەی ئێستا و بۆتان تەواو بکەم. مانگرەکان لە دۆخێکی سەخت و ناڕەحەتدا بوون. نان نەخواردن بڕشتی لێ بڕی بوون. لە بەختی ئەوان ئەو چەند ڕۆژە سەرما و سۆڵە و بەفر و بارانێکی بەهێز بوو. ئەمەش مەترسی خست بۆ سەر ژیانیان. خەڵک لەوە دەترسان شتێکیان لێبێت، بۆیە ئیتر داوایان لێ دەکرا وردە دەست لە مانگرتن هەڵبکردن. لە ڕۆژی 3/2/2025 کە 8ەم ڕۆژی مانگرتنەکەیان بوو، نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پەیامێکی بڵاو کردەوە بە مامۆستا و فەرمانبەرە مانگرتوەکانی وت پەیام و داواکاری مامۆستایان و موچە خۆران بەگشتی بە تەواوی بەلایەنە پەیوەندیدارەکان گەیشتووە. بۆیە داواتان لێ دەکەم ڕەچاوی باری تەندروستیتان بکەن و دەست لە مانگرتن هەڵبگرن. شەوی دواتر پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چوە لای مانگرەکان و هەمان داوای لێکردن. دوای ئەوەش قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت بۆ هەمان مەبەست چووە خێوەتەکەیان. نە پەیامەکە و نە سەردانەکە دۆخەکەی نەگۆڕی و مانگرەکان سوور بوون لەسەر هەڵوێستی خۆیان. خەڵک دەچوون بە دیاریانەوە دەگریان، چونکە لەوە دەترسان شتێکیان لێبێت، بەڵام ئەوان هەر موکڕ بوون. لە سیانزەیەمین ڕۆژی مانگرتنەکەدا مانگرتنەکە گۆڕانکاریەکی نەوعی بەخۆوە بینی. ژمارەیەک چالاکوان و مامۆستا و فەرمانبەر بۆ گەیاندنی داوای مامۆستا مانگرتوەکان ڕۆیان کردە هەولێر. ئەوان وتیان بۆ بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان دەچن، بەڵام لە بازگەی دێگەڵە ڕێیان پێر نەدرا و پاش چەند سەعاتێک وتنەوەی دروشم و هەوڵدان بێهیوا بوون و گەڕانەوە. لە ڕۆژی چواردەیەم ڕووداوێکی تر لە خێمەکە ڕوویدا. دایەخانێک بە قورئانێکەوە چووە ناو چادری مانگرەکان و وتی مەعز بۆ خوا، بۆ خاتری ئەم قورئانە مانگرتنەکە بشکێنن. پامنێری 964 لەوێ بوو، ئەو دیمەنەیە گواستەوە. مانگرەکان بەمە دڵیان پڕ بوو، وتیان قورئانەکە لەسەر سەرمان بەس جارێ نایشکێنی.
گۆڕانکاری هەرە دیار ئەوەی ئەمڕۆ بوو واتە ڕۆژی 15مینی مانگرتن. زۆرێک لە دوکانەکان لە بازاڕەکانی سلێمانی و هەڵەبجە بۆ پشتیوانی مانگرەکان بۆ سەعاتێک داخران. کاسبکارەکان دەیانوت دوکان چییە؟ ماڵ و مناڵیشمان دەکەینە قوربانی مانگرەکان. هەردوای ئەوە لە سەعات 2 بە هەزاران کەس چوونە لای خێمەی مانگرەکان هاواریان لێ دەکردن بیشکێنن. لەسەر ستەیجیش بە ناوی خەڵکەکەوە داوایان لێ دەکرا لەبەر ژیانی خۆیان و کەسوکاریان مانگرتنەکە بشکێنن. مانگرەکان بۆ بیرروڕاگۆڕینەوە چوونە ناو خێمەی کە خەڵک ناوی نابوو خێمەی شکۆ. دوای چەند دەقەیەک وتوێژ کە هاتنە دەرەوە پامنێری 1964 لە لاوە لی پرسین قەراری چیتان داوە. ئەوانیش پیان وت کە دەیشکێنن. نوێنەری مانگرتوەکان چووە سەر ستەیج و وتارێکی پڕمانای خوێندەوە. زۆر سوپاسی خەڵک و چالاکوانان و تیمە تەندروستیەکان و میدیاکاران و پۆلیسیشیان کرد. گلەیی زۆریان هەبوو لە هێزە دەسەڵاتدارەکان کە هیچیان بۆ نەکردوون. گلەییان لە هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش کرد وەک پێویست لە پشتیان نەبوون و بگرە هەندێک جار تۆمەتیان خستۆتە پاڵیان. وتیان هەرچەندە زۆر داوامان لێکرا کە مانگرتنەکە بشکێنین بەڵام بە قسەی کەسمان نەکرد. ئەمڕۆ لەسەر داوای ئەم خەڵکە لەسەر داوای ئەو دایەخانەش کە دوێنێ قورئانەکەی بەرز کردەوە بڕیارماندا مانگرتنەکە بشکێنین. خەڵکەکە هەموو بە چەپڵە هاوار و دەستخۆشیان لێکردن و سۆشیال میدیاش پڕ بوو لە کۆمێنتی شانازی و پیاهەڵدان. مانگرەکان گواسترانەوە بۆ نەخۆشخانەی شار و کەس بۆ دەیان کەس لە ئەوەی کە گرت بوونەوە لە بەرنەم خێمەکە بە پێ و بەڕێپێوان بۆ پشتیوانیان لەگەڵیان ڕۆشتن بۆ نەخۆشخانە. لە ماوەی ئەم چەند ڕۆژە ئەم 15 ڕۆژە تیمی 1964 بۆ سەعاتێکیش پێیان لە مانگرەکاندانە بڕی و بەردەوام داوای ئەوان و پەیامی ئەو خەڵکیان دەگواستەوە کە بۆ پشتیوانی دەچوون. ڕۆماڵێکی هاوسەنگ و بەرپرسیارانە سات بە سات ئەوەی ڕووی دەدا بە خەڵکمان دەوت. هەردوو هاوکارمان دیلان و هەردی کە لەم وێنەیەدا دەردەکەون ڕەنگوڕووی مانگرەکانیان گرت بوو. چەند جارێکی شەو لەگەڵیان مانەوە. مانگرەکان پیان وتن 1964 وەک مانگرتوو لەگەڵ خۆمان حساب دەکەین و بە تیمی پشتیوانی 1964 ناوی دەبین. ئەمڕۆ چیرۆکی 15 ڕۆژی مانگرتنی مامۆستا و فەرمانبەران کۆتایی هات. ئەوەی کە دەمێنێتەوە وەکو مێژوو چۆن ئێستا بۆم باسکردن لە ساڵی 1991 و 34 ساڵ پێش ئێستا ئەو مانگرتنە ناوی هەرماوەتەوە ناوی ئەم مانگروانەی 2025ش هەر بە زیندوی دەمێنێتەوە. ئەوەی کە ئەمێنێتەوە داخوازیەکانیان پشتیوانیەکانیان و ئەو ئاواتەی کە هەیان بووە ئەو داواکاریانی کە هەیان بووە چۆن جێبەجێ دەکرێت و کەی جێبەجێ دەکرێت. هەموو لایەک لەش ساغ و تەندروست بن کاتێکی شات بۆ هەموو لایەک.